ژیان و گزەرانمان نییە چەند جار شارەوانی حیزبەکان وعدیان پێیاوین کە قیرمان بۆ بکەن کۆڵانەکە چاکەن بەڵام مەعەلەسەف وعدەکانیانەیەن و نایبەنە سەر گیرمان خواردووە بە حەقەت ژیانمان نەماوە قەترەیە باران ببارەیان بە حاڵ بەردرگایەک پشۆی هیچی ماڵ و مناڵ نامێنێ بەدەست قڕ و چڵپاو یعنی ئەوە خۆشتان ئەیبینن دیارە لادیەکان سەوقاتی ئەم کۆڵانن و ئەم شوێنن من 8 ساڵە لەم کۆڵانام 8 ساڵی ڕێکە دەسی بە ئێمەکەن چەند جار چوونەتە شارەوانی داوایان کردووە بەرپرسە بەرزەکان هاتوون وعدیانیاوە کە بودجە دەرچێت یەکەم جار بۆ ئێرە دەرەچێ بەڵام مەعەلەسەف تا ئێستا هیچی بۆ نەکراوە هیچیشی بۆ دەرنەچوو. ساڵە لەم گەڕەکەی نیەمە گەڕێکی فەرمانبەران بەناو گەڕێکێکی تاپۆیە و یەک تۆزقاڵ یعنی کێشە و مشکلەی نییە لە ڕووی کۆڵان و لە خستەکان بەڵام ئێستا ئەوە 15 ساڵم شارە هەمووی ئەوەی شوێنانشی کە بۆی پێویست نەبوو بۆی بکرێت بۆی کراوە بەڵام ئەوە تا ئێمەوە زەحمانە ماڵ و مناڵمان لە ناو قڕ و چڵپاوە ئاژی ئەوە 15 ساڵی ڕێکە ئێمە لە ناو ئەو قڕ و چڵپا و ئەڵێ حەوزە ماسیە ئەمە هەناتوانین لە ماڵ بینە دەرەوە ئەکەین داواکەین لە حکوومەتی هەرێم چیتر لەمە زیاتر یعنی تاخیری نەکات و بێن بەدەم داواکاریەکەمانەوە ئێمە ژۆک و گەڕەکەەکانی کەی هەڵەبزە قیرمان بۆ بکرێ و ئیش و کارەکانیان بە زووترین کات جێبەجێ بکەن نەگینا یعنی ئێمەش بەڕاستی یعنی ئەمە خبوڵ ناکەین لەمە زیاتر پێویست ناکە یعنی لەمە زیاتر ئێمە تەحمل ئێمە وەزع بکەین لە ناوم قڕ و چڵپاوە گەڕێکی تاپۆی ئەگەر کێشەمان هەیە مشکلە نییە بەڵام کە کێشەمان نییە یعنی ئەبێ حکوومەتیش بێ بەدەم داواکاریەکەمانەوە. کە بە پێی پێویست بەدەم ئەو کاتی قزای هەڵەبجە و ئێستاش بەدەم پارێزگای هەڵەبجەوە نەهاتووە حکوومەتی هەرێم ناڵێن هیچ نەکراوە شت کراوە بەڵام بە پێی پێویست نییە. بۆ ساڵی 2020 بۆ پارێزگای هەڵەبجە تەنها یەک پرۆژەی نوێ ئەنجام دراوە ئەویش پرۆژەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجەیە کە لەلایەن وەزارەتی ناوخۆ بودجەی بۆ دابین کراوە و لە ڕێی چاکسازی ڕێگاوبانەوە 10 پرۆژەی بچووک کە گوژمەی هەردەیان ملیارێک و 300 ملیۆنە ئێستا لە جێبەجێکردنایە هی ساڵی 2020 کە بۆ سەرجەم پارێزگاکانی کە لە کۆتایی 2019 ئەو بودجەیان بۆ سەرف کرا. هۆکارەکەی بەڕای من بۆ ئەوە گەڕێتەوە کە حکوومەتی هەرێم لە کاتی گۆڕانکاری لە کابینەی 8 بۆ کابینەی 9 ئەو پرۆژانشی کە بەردەوام بوون پرۆژە لەدەستیان پێکرد بۆ ئەوانیش وەستا و حکوومەتی هەرێم کابینەی 9 گرنگی بە با بڵین ناوچەکانی کە بە تایبەتی پارێزگای هەڵەبجە لە ڕووی دەستپێکردنەوەی پرۆژە بە شێوەیەکی با بڵین گرنگی پێدانەوە سەیری پارێزگای هەڵەبجەی نەکردووە. بە نمونە پرۆژەی استراتیژی لەگەڵ پارێزگای هەڵەبجە بڕیاری لێدراوە ئێستا لە پارێزگای هەولێر تەواو بووە ئەم پرۆژانە قۆناغی یەکەمی تەواو بووە بەڵام لە هەڵەبجە وردبینی زۆر لە با بڵین داواکاریەکان ئاکرێ و خاوەخاوی زۆر تیاکرێ. استراتیژیانەی کە ئێمە ئاڕاستەمان کردووە زۆرن بەڵام ئەوەی کە ئەنجومەنی وەزیران بڕیاری یاوە کە ئیشی لەسەر بکە بۆ ساڵی 2020 و 2021 پرۆژەی ڕێگای تۆقوت لەگەڵ پردی تۆقوت لەگەڵ پرۆژەی ناوچەی پیشەسازی قورس لەگەڵ ناوچەی پیشەسازی خۆراک کە لایەن وەبەرهێنانەوە بکرێ و لەگەڵ پرۆژەی بازاڕچەی سازان و ڕێگا و پردی سازان. هۆکارەکان من بە سیاسی نابینم هۆکارەکان لەوە ئەبینم کە ئەولەویاتی حکوومەت وازەح نییە و ئەو استراتیژیەی کە باسی دەکات لە نیتاقێکە خۆی ئەبینەوە لە سنوورێکی دیاریکراوە خۆی ئەبینێتەوە و بێ ئاگایەکی زۆر لەبارەی ناوچەکان و لەبارەی پێداویستەکانی سەرجەم کوردستانەوە هەیە.